شتێک هانی ئەمەی داوە کە هەمین شتێک پاڵەر بووە کە ئەو ویستی خەزانە هەبێت نەک ویستی تاک بە کورتێکی سەر مەسەلەی پەیوەندی با بڵێن نمونەی ژن کوشتن یان کە پەیوەندی بە ئاینەوە هەیە یعنی هۆکار چی ئەی پەیوەندیان بۆ مەڵگە بە گشتی دەیگەڕێنەوە سەر ئاین یعنی کە تۆ نامێ بیکەم ناقەشەیەکی ئاینی بەڵام زۆر لە ئاەتەکان لە کەلتوری ئاینی با بڵێن بەشێکی دەقا ئەو دەقا ئەسلیەکان مەسەلەن دەرەجە دوی ژن بە دیار دەخەن مەسەلەن احترامی کەمتر دەکەن لە میرات لە مەسەلەن لە مارەیی لە مەسەلەن یعنی ئەو شتانە ئەگەرە تۆ بهێنێ لایەنە ئیجتیماعیەکەی دیارە لە دەرەجە دوی هاتووە کەمتر تەماشای دەکاوە ئەوانە ئایا ئەوە لە ڕێگایەکەوە با بڵێن لە شوێنێکەوە لە دەقەکانەوە نەهاتووە کە ئاوای لێ کردووە و کۆمەڵگە هاندە داوای لێ بێ چۆن هەر لە خۆڕا کۆمەڵگە دین بە تاوانبار دەزانێت بە تەنیا ئیسلام نا یعنی تۆ بڕۆ لە ڤیەتنام مەسەن لە ڤیەتنام بەشێ لەو کەلتورەی هەیەە کاتێک پیاوەکە دەمرێ ژنەکەش بە ئەوەیەوە دەخەن یعنی دەبێش لەگەڵی بمرێ دەیان خەنە ناو ئاوێ وەکو بەلەمێکی لێ دەکەن لەسەر داریداد نەدەبێت ئەویش تەواو ژیانی لەگەڵ ویە یانە لە هەندێک کەلتوری کە ژنەکەش دەخەنە ناو قەبرەکەی یعنی کەلتورە ئاینیەکەیان وایە بەڵام با بڵێن لەی ئیسلام و مەسیحی لەی ئیسلام بە تایبەتی هەتا لە مەسەڵەن جوولەکەش ئەتۆ دەقت هەیە یعنی ئەو دەقە لە وەکو باسم کرد ئاماژە بەوە دەدا ئەو کەسە کە ژنە جنسی ژنە بە دەرەجە دوودا بگرێ لە ناو کۆمەڵگە ئیدی ئەوە هاندانی پیاو سالاری نییە یعنی جگە لەوەی لە ناوە خۆی وەکۆتۆ بۆ کەسەکە شەڕان جێزەیان نا بە تەنیاوە نییە کۆمەڵگە هەروە پاڵی پێوە نیە یعنی ئەو پاڵ پێوەنانە ئەساسێکی هەیە جایان ئاینەیان دینێ ڕەنگە جوغرافیە بێ ڕەنگە مەسەن هەندێ ئابووری بێتە یعنی بەڵام لە کۆمەڵگەی مە هەز دەکەی زۆری نەک بە تەنیا لەسەر مەسەلەی ژن لەسەر زۆر شتی کە یعنی ئاین دەوری ئەوە دەجێڕە دەوری سەرچی دەجێڕە لە زۆربەی کۆمەلگاکانیشدا ئەسپاسکە دەست خۆش دەستان خۆش بێ بۆ پرسیارەکان لە هەر کۆمەلگایەکە کە معنی کاتێک کە کۆمەلگا دروست دەبێت پێویستی بەوەیە کە پەیوەندی تاکەکان نەکرد کۆمەلگا خێزانێکیش دروست بێت دەبێت بە نەریتێکە و پەیوەندیە ڕێک بخرێ تەبەن ئەم نەریتانە بە درێژایی مێژوو گۆڕانیان بەسەر هاتووە بە پێی ئەو گۆڕانانەی کە لە ینی ژیانە ڕوویداوە بە پێ و داهێنانانەی کە مرۆڤ کردوێتی بە پێ گۆڕانی ئەو وەسایلانەی کە بۆ ئیش و کار هەن ئەمانە هەمووی ڕۆڵیان بینیوە لەوەی کە نانی ئەو نەریتە کۆمەڵایەتیانە بگەنە ئەم ئێستای کە ئێمە تایە هەین تەمان یعنی لە کۆبوونەوەیەکی سادەی خێزانێکا تۆ نەریتێکت پێویستە کە پەیوەندی ئەو تاکانە ڕێکخە بەڵام ئەم فکرەیە بۆ نمونە لەکوێوە هاتووە خێزان ینی باس لەمە بکەین خێزان یەکە بنچینە یەکەیە کە ناسنامەی هەیە ئەمە تەبان لە کۆمەلگایەکە کە وەکو بڵێ کۆی ئەندامەکانی خێزانەکە پێویستیان بە یەکە بۆی هەر یەکەیان کارێک بکە ژیانەکە بڕوا بڕێوە و دەبێ ئەوەش کە بەرهەمی دێنن هەمووی بە یەکسانی دابەشی کەنیانی بووە بەسەر هەمویانە و لێرەوە ئەوەی کە هەیە ینی ئەو مڵکەی کە هەیە ئەو شتانی کە هەیەشتی خێزانەکەیە نەکی بۆ نمونە باوکەکەی هی خێزانە ئەمە لێرەوە من هەست دەکەم لەم فکرەی مڵکیەتەوە و لەم فکرە پیشەییەوە ئەوە وەرگیراوە کە با کۆمەڵایەتیەکانیش دیاری بکرێن
لێرە هەر کامیان ئیش بکا وەکو وایە ئەوی تریانی شەکەی کردوێت چونکە ئەوەی لە بەری ڕەنجی ئەم دەکەوێتەوە دەچێتە ناو ئەوەی کە کۆیە یعنی نابێتە مڵکی ئەم شخصە لەبەرەوە ئەم خێزانە ئەندامەکانی ناوی تەناوەکو فعلەن کۆمەڵێ ئەندام وان لە ناو دەستگایەکە کە کار پێکەوە ئەو دەستگایە ڕادەگرن کە کارەکەی بکە وە خێزانە و دەستگایەکە ئەم ئەندامانە کۆ ئەندامێک دروست دەکەن کە پەیوەندیەکەیان بە سیستەمێک ڕێکخراوە ژنەکە ئەمە دەکا منداڵە فلان منداڵەوە دەکا فلانەوە دەکا بەڵام هەمووی ئەوەی کە دەیکەن دێت ڕەنجەکە کۆ دەبێتەوە ڕەنجەکە لەگەڵەوە شایی هەمویانە هیچ کەسیان نییە و ئەم ڕەنجەی کە کۆ دەبێتەوە هەر هەمویان جارێکی تر دابش دەبێتەوە بەسەر هەمویانە هەز دەکەم ئەو ئینەی کە من باسم کرد دەست دەکەم ئەم فکرەیە گوازراوەتەوە ئەگەر ئەمە لە ناو خێزانێکا بێکە لە ناو کۆمەلگایانە ئەو کاتەم خێزانە دەبێت بخێتە ناو کۆمەلگایەکەوە ئەو کاتە دەکەوێتە ناو پەیوەندی لەگەڵ کۆمەڵێک خێزانی ترا و ئەو نەریتەی دروست دەکرێت بۆ پەیوەندی نێوان خێزانەکان نەک بۆ پەیوەندی ناو خێزانەکە ئەو نەریتەی پەیوەندی نێوان خێزانەکان هەر بامان شێوەی نەریتەکەی ناو خێزانەکە دامەزرێناوەتەوە یعنی وەکو بڵێی هەر کامیان هەرچی بکا و کۆمەلگا هەموو ئەوانی تر مەحکوم دەکا بەو شتە وەکو چۆن هەر کامیان هەرچی بکا ئەوە بۆ هەموو خێزانەکە دەڕوا هەموو خێزانەکە لی دەخوا و ڕەنجەکەی دابش دەبێت بەسەرەوانی ترە ئەمیش یانی تر هەر کامیان ئیشی کەمیش بکە یا زۆر بکا گرنگەوەی ڕەنجەکەی دەبێتە ڕەنجێکی کۆی وە لێرەشە کۆمەلگا و دەرەوە مامەڵە لەگەڵ ئەم بوونەوەرە دەکا کە خێزانە وەک بوونەوەرێک و پەیوەندیەکە لەسەرەوە ساسەرێک دەخا ئەو کاتە تاکێک کە دێتە دەرێ تاک نییە هەر لە چوارچەوەی بە خێزانەکەەوە دێتە دەرێ لەبەرەوە تاک بە بێ خێزان لە ناو کۆمەلگایەکی وان نییە بۆ ئەوەی هەبێت ینی ناسنامەی هەبێت دەبێت لە ڕێگەی خێزانێکەوە ناسنامەی هەبێت ئەنی دکتۆر هەر ئەوەشە ئەم کاریگەری ئەمەیەکەم مرۆڤێک لەم کۆمەلگایەتە دنیاوە ئەمانجێک کە لە ژیانە هەبێت ئەمانج دروستکردنی خێزانێکە ئەی ئەو کاتە خێزان دەبێتە چی دەبێتە ئەوەی کە تۆ لە وات دەزاندێ ئەم تاکە کە خۆی خێزانی دروست کرد چونکە تێکەڵیە گەیەکرا لێرە ئەم برادەرانەش پرسیاریان کرد لە بینی ئەوەی کە نوێنەرەکانی خێزان لەگەڵ خێزان خۆیان خێزان شتێکی دیار نییە خێزان نەریتێکە کە هەموو کۆی ئەندامەکان پەیڕەوی دەکەن و کۆمەڵێ فرمانە کە بەو نەریتە کۆی ئەندامەکان جێبەجێ دەکەن و ئەو فرمانانە فرمانی باوکەکە نییە و فرمانی دایکەکەش نییە فەرمانی کوڕەکانیش نییە فەرمانی کچەکانیش نییە ئەوە ئەو فەرمانانن کە هەموو خێزانێک لەو کۆمەلگایە بەپێی ئەو نەریتە جێبەجێ دەکا یعنی ئەمە نەریتێکی گشتیە و ئەم نەریتە گشتیە خێزانە و ئەو فەرمانانەی کە خێزان ئەو نەریتە مەربوطن بەو نەریتەوە ئەو فرمانانە نوویستی تاکەکان دەجوڵێنن و تاکەکە دەبێ ئەو فرمانە جێبەجێ بکە ویستی بخاتە ژێر حکمی ئەو فرمانە و دەبێ بەو شێوازە جێبەجێکا کە نەریتەکە دەیخوازێ هەم فرمانەکە وەردەگرێەوە هەم جێبەجێشی دەکات ئەمە بۆ باوکەکە یعنی باوکەکە کاتێککە دێ زەخت لە مناڵەکەی دەکات وەکو باوکەکە زەختی لێ ناکات لەوێەوە بیری لێ دەکاتەوە چۆن وای لێ بکە کە لە دەرەوە حەیایان نەبا بۆ نمونە یا لە دەرەوە وابێ کە بێتە شانازی بۆ خێزانەکە ئەو کاتە ئەمەی کە دەیکا ئەو فرمانەی کە وەری دەگرێت لە ڕاستیا فرمانی باوکەکە نیە خۆی باوکەکەش مەحکومە بەوە لەبەرەوە باوکەکە نییە خێزان ینی باوک نا خێزان ینی ئەو نظامە ئەو سیستەمە ئەو مۆراڵە کە ئەم خێزانە لەسەری تاکەکانی لە ناو پەیوەندیان پەیوەندی ئەندامەکان بەو جۆرە ڕێک دەخاکە ئەو
مۆراڵە دەیەوێت لەبەرەوە مۆراڵەکە لەسەرویە مشتێکەوە ئەم مۆراڵە تەنان نایەتە ناو ئەم خێزانەوە یعنی ئەم خێزانە ئەمەی کە دێتە ناو خێزانەکەەوە دەچێتە ناو هەموو خێزانەکانەوە ئەی لە کوێوە دێ لە ڕێککەوتنێکی کۆی کۆمەلگاکەوە دێت لەبەرەوە خێزان کەسیەتی خێزان کەسیەتێکی نادیارە کەسیەتیانی وجودی خێزان نظامێکە لە ناو مێشکمانایە و ئیش دەکا وەکو چۆنێ سەر زمان نظامێکە لە ناو منە ئەم قسانم پێ دەردەخا بەبێەوەی بیری لێکەمەوە چۆن دەیکا ئەو مۆراڵە شەراوایە ئەوی سیستەمێکە ئێمە بەبێ ئەوەی بیری لێکەینەوە کارمان پێ دەکا فرمانەکانی جێبەجێ دەکەن وان دەزانین خۆمانین بەڵام لە ڕاستیا ئەمە ئێمە نین ئەمە خێزانە ئەمە ئەو ویستە نادیارەیە کە لە ناو ئێمە دێت ویستی ئێمە وەک تاک نەفی دەکاتەوە و خۆی لە جیاتی ئێمە بە ویستی ئەوەی کە ئەو دەیەوێ پێمان دەکات و ئێمەش دەیکەین لەبەرەوە لە کاتی کردنیا ئێمە حسابات دەکەین ئەگەر من ئەمە بکەم چی لە خێزانەکەم کۆمەلگاکە چی لە خێزانەکەم دەکات یعنی من گەنجێ بینیمە وتوێتی من حەزم لەوەیە عینەکی ڕەش لە چاوم بکەم بەڵام ناوێرم لە چاوی کەم چونکە هەر ئەوەندەیە لە چاوم کرد یەکێک دەچێت بە باوکم دەڵێ ئازێتی باوکم دەدا و من دەبێ واز نەمە بێنم بۆ ئەوەی ئایلەکەم پارێزراوە بێت لە دەمی ئەم کابرایە کە دەچێت دەیگێڕێتەوە کە دەیگێڕێتەوە کە تۆش کۆی ئایلەکەت نەماوە چونکە کوڕەکەت عینەکی ڕەشی لە چاو کردووە و بەمە عەزێتی دەدا و کە عەزێتی ئەو دەدا ئەمیش کە دەگەڕێتەوە ماڵ باوکەکەش دێت منداڵەکە کوڕەکەی چوزانم سەر کۆنەی دەکا لەسەر ئەو کارێک کە کردوویەتی و ئەمەی وادر لە باوکەکە دەکا سەر کۆنەی کوڕەکە بکا لە ڕاستیا خۆی نییە ئەمە ئەو چاوە کۆمەڵایەتیەیە کە ئیش دەکا لەسەر تاکەکانی کۆمەلگاوە ئەو نظامەیە ئەو مۆراڵەیە لە ناو تاکەکانە و ئەمە دانراوە لە منداڵیەوە خراوەتە ناو هەموو تاکێک و هیچ کەس نایە فەحسی کا بزانێ ئەرێ باشە ئەم فرمانەی ئەم مۆراڵە بە منی دەکاوە من نەریتێکم پێدەدا بۆ ئەوەی جێبەجێ بکەم ئەرێ باشە ئەمە ڕاستە حەقا چاکە چییە کەس لەمە ناپرسێتەوە یعنی بۆ چونکە لێی بپرسیتەوە و لێی نەپرسیتەوە ساغی کەیتەوە غەڵەتە یا غەڵەت نییە ئەوە ئیش دەکا ئەو خەڵکە ئیلاقەی بەوە نییە ئەمە ڕاستە یا غەڵەتە گرنگ ئەوەیە بە پێی عادات و تەقالیدی ئەو شوێنە هەڵس و کەوت بکەیت ئیتر ئەوە غەڵەتە غەڵەت نییە ئەوە تۆ کەیفی خۆتە و ئەم مۆراڵەش ئەم خێزانەش ئەو خوددا ئەو کارێکتەرە نادیارە کاتێک تۆ دەتوانی دەستکاری بکەیت کە دەبێت بیتە لە مناڵیەوە ئەوە مناڵانەی ئەو جیلەی پیا دەبێت بە جۆرێ پەروەردەیکەی نظامێکی تر بخیتە ناو مێشکیان ئەو کاتت نظامێکی ترت خستە ناو مێشکیان بە پێی ئەم نظامە پەیوەندی ئەو لەگەڵ دەوروبەرەکەیە و ئەو کەسانی کە لە دەوروبەرەکەیان هەموو تاریفەکانی دەگۆڕێ وەکو چۆن وایە لە ناو کۆمپیوتەرا تۆ تاریفی شتەکانی دەبێت بۆ بکەیت تۆ دەیت تعریفی بۆ نمونە باوکی بۆ دەکەی کە ئەمەیە تعریفی خێزانی بۆ دەکەی کە ئەمەیە تعریفی برای بۆ دەکەی کە ئەمەیە تعریفی دراوسێ بۆ دەکەی پێناسەی دراوسەی بۆ دەکەی کە ئەمەیە لە ناو ئەم مۆراڵە تاک پێناسەی نییە ئەی کێ پێناسەی هەیە لە ناو مێشکی هەر تاکێکە خێزان پێناسەکەی هەیە و خێزان خاوەنی ناسنامەکەیە اینجا من دەمەوێت لێرەوە شتێک باسکەم ئەویشەوەیە بۆ نمونە تاکێک لە تاکەکانی خێزانێک مۆراڵ شتێنیەک دەکا کە لە ناو کۆمەلگایە ئەو شتا قەدەغەیە بەس ئەم دەیشکێنێ ینی مۆراڵەکە بە پێی مۆراڵەکە ناشێ بەڕێوە دابنێ بە ئەمە بە نمونەی کچێک بێنینەوە کە لە ماڵێک هەیە وەسەر بە خێزانێکە کاتێک کە ئەمە چاوە
کۆمەڵایەتێکە دەیبینێ تابانە تا چاوەکە نەیبینێ مشکلە نییە دوای ئەوەی کە دەیبینێ مشکلەکە دروست دەبێت و دوای ئەوەی کە شتەکانی بۆ دروست دەکرێت گەر شتێکی ئاواژ نەبێ شتێکی بۆ دروست بکرێت کە ئاوایە ئەگەر ئەو شتە جوانە بێ مادام کۆی خەڵکەکە ئیجماعی لەسەرە هەموو خەڵکەکە وای دەبینن تەواوی تر شتەکە لە نەشکرابێت کراوە ئەو کاتە کە مادام وا بیندا کۆمەلگا نایە تەحقیق بکە ئەم تاکانەی کە هەن لە ناو کۆمەلگاکە هەرێکیان سەر بە عایلەیەکە دێت تاکەکانی ناو ئەو عایلەیە بە چاو بە سیرکردن بە هەر شتێککە هەیە بە خۆ دوورگرتن لێی وێرانی دەکات تازیبێکی سایکۆلۆژی تاکەکە دەدا بۆ نمونە دەچێت بۆ لای ئیشێک وەرگرە ئیشەکەی پێنادا بۆچی چونکە خوشکەکەی لەوانەیە مۆراڵشکێنێکەشی نەکردبێ وا بینداوە وا دەیبینن کە مۆراڵشکێنێکەکەی کردووە ئەم کاتە ئەم کەسە باکەی لە ناو با کۆمەڵایەتەکەی سفر دەبێتەوە بە بۆنەی کێوە بە بۆنەی خوشکەکەی و ئەمە سزای کۆمەڵایەتی دەدێ ڕۆژانە بە بۆنەی خوشکەکەی بۆچی چونکە خوشکەکەی پەڵەیەکی دروست کردووە لەسەر چی لەسەر ناسنامەی خێزانەکە کەسێتی خێزانەکە وە پەڵەکە لە هەمویانە ناسنامە چونکە ناسنامەی خێزانەکە بە هەمویان هەیە ینی هەمویان یەک ناسنامەیان پێ و ئەوان وەکتاک وجودیان نییە ئەوانە لە ڕێگەی ناسنامەکەیانەوە ماوەڵیان لەگەڵ دەکرێت هەر لێرەشەوەیە کاتێک کە ئەم کچە واین کراوە کە مۆراڵشکێنی کردووە وەکوتم لەوانەیە نەشی کردبێ وەکو پەتا بڵاو دەبێتەوە بە ناو هەمویانە وەکو وابێ هەمویان ئەو مۆراڵشکێنیان کردبێت ئەو کاتە کۆمەلگا و تاکەکانی ناو خێزانەکانی تر بە هەڵسوو کەوتەکانیان سزایەکی بەردەوامی ئەم تاکە دەدەن ئەم تاکانە دەدەن چونکە ئەم تاکانە وەکو وایە هەر کچەکە بێت تا و تاکە بێت کە مۆراڵشکێنیەکەی کردووە ئەمانیش بەو سزایە سزا دەدەن بەردەوام ئەی لێرەوە ئەم تاکە بیر دەکاتەوە لەسەر شتێک سزا دەدێت کە ئەو ڕەبتی بەوە نییە وە سزاکەشی لەسەر هەڵ ناگیرێ ئەگەر بێت و ئەم پەڵەیە لا نابا لەسەر ناسامەکەی و هەموو ڕۆژێ ئەم سزایە ئەو دەخوا لەبەر ئەوە پەڵەیەک لەلایەن تاکێکی تری خێزانەکەەوە خراوەتە سەر ناسنامەکەی ئەم پەڵە ئەزانن وەکو چی وایە لەسەر ناسنامەکە وەکو ئەوە وایە کە تۆ لە وڵاتێکا بی ناسنامەکەت ئەوەی لەسەر نووسرابێ کە ئەم کەسە دزی کردووە وە کاتێک کە تۆ دەچی بۆ ئیشێک لە لای کەسێک ئیشێک وەرگری ناسنامەکەتی پێ دەدەی ناسنامەکە خۆی شایەتە لەسەر ئەوەی کە تۆ دزی لەبەرەوەی ئیشت پێ نادا وە لێرەوە ئەم تاکانەی ناو ئەو خێزانە هەمویان بە شتێک دەسووتێندێن سزا دەدێن کە ئەوان نەیان کردووە وە دژیشی بوون بیکەن بەڵام لەگەڵ ئەوەشان نەیان کردووە ئەوان کردویانە ئەلێرەوە ئەم تاکە ئەم سزادانە کۆمەڵایەتیە کە کۆمەلگاکە دەیخایتە سەری وای لێ دەکا بۆەوەی پەڵەکە لابە و ئەستۆپاکی خۆی نیشان با کە ئەو مۆراڵشکێنەی نەکردووە و داواکاری کۆمەلگاکە بۆ ئەوە کە ئەو ئەستۆپاکی خۆی نیشاندا کە ئەم مۆراڵشکێنەی نەکردووە ئەوەیە کە دەبێت پەڵەکە لابە هەر لە وجودا بیسرێتەوە و لێرەوە دێت خوشکەکەی دەکوژێت بەمە ئەو کاتە کۆمەلگا سزاکەی لەسەر هەڵ دەگرێت دەڵێن پیاوە بوو کوشتی وەشکۆی بۆ دەگەڕێتەوە وە لێرە ئەوەی کە ئەمە دەکا کێیە ئەو نظامە مۆراڵێ ئەو نەریتەیە کە لە ناو مێشکی هەموومان ناچێنراوە وا دەکا فشار بخاتە سەر تاکێک کە وجودی نییە هیچ ناسنامەیەکی نییە لە ناو کۆمەلگاکە و بۆ ئەوەی بە ناسنامەی خێزانەکەیەوە ڕۆژانە سزا نەدرێ و ئەستۆپاکی خۆی نیشاندا و بڵێ من پاکم من مۆراڵشکێنیم نەکردووە بۆ ئەوەی بیزەلمێنێ کە ئەو پاکە و ئەو بەشدار نییە لەوە دەبێ
ئەمە تابان بۆ هەموو تاکێکی ناو خێزانەکە وایە تەنانەت بۆ کچەکانی تریژ وایە ئەوانی ژوا سێر دەکرێن کە خوشکی ئەون و ئەوانی جوان لەوانەیە لەوێوە کە ئاوا ئەمە ڕۆشتووە ئەم کچە ناوێرە بچێتە دەرێ چونکە ئەمە ڕۆشتووە خوشکەکەشی وانە لەوانەیە بۆ ڕاشکێنەکەی نەکردبێ بەڵام ئەو گەنجانە ئەو کەسانێک کە ئەم کچە دەبین و ئەمە دەزانن نازنامەکەی دەخوێنەوە کە ئەمەی لەسرە یعنی لەوانەیە زۆر بە ئاسایی تەحەڕوشی پێ بکەن یانی و هیچ ئەمانێک بۆ ئەم کچە نامێنێتەوە لەسەر چی لەسەر ئەوە لەوانەیە خوشکێکی لەوانەیە نەریشکێنەکەی کردبێ یانی کردبێت ئەلێرەوە کوشتنەکە ڕوودەدا و ئەم سزا سایکۆلۆژیە ئەم تاکە هەموو ڕۆژێ ئەمە کە دەچێتە کۆڵان دراوسەکانی ئاوا ینی دەبێت سەر شۆڕکە چونکە سەری شۆڕ کراوە خوشکەکەی کە لەوانەیە وەکوتم شتەکەشی نەکردبێ بەڵام خەڵکەکە وا دەزانێت کردوویەتی بەبێ هەر قسەیە بڵاو بێتەوە چکە زۆر شدەیە تۆمەتە هەر تۆمەتێکی ڕوتە و دروست کراوە و کۆمەڵە شت کە کەسانێک کە قودرەتی قەنەعات پێهێنانی ئەوانی تریان هەیە کە درۆیەک خۆیان دووسی دەکەن پێشەم وەکو سوکرات دەڵێ خۆیان بڕوای پێ دەکەن و ئینجایتر وا دەکەن کەوانی تریش بڕوا بکەن ئەم درۆیە بڵاو دەبێتەوە ئەم تۆمەتە ئیتر کۆمەلگاکە ناچێت تەحقیق بکە و ئەم کەسە وا دەبینێ ئەلێرەوە ئەو کاتە بۆ ئەوەی لە ئەستۆپاکی خۆی لە بەرامبەر ئەم خوای کۆمەلگایە نیشان بدا بڵێ من پاکم سزام مەدە دەبێ بچێ ئەو جەریمەیە بکە و ئەمە کێشەکەیە و ئەمە پەیوەندی بە ستراکچەری خێزانەوە هەیە لە ناو ئەو جۆرە لە کۆمەلگا کە ئەم مۆراڵێ هەیە و ئەمە پەیوەندی بە ئاینێکی دیاریکرا و فلانێک و فیسارێک نییە ئاین لێرە خەڵکێک بەکاری دێنێ بۆ ئەوەی شەرعیەت بدا بە کوشتنەکە بۆی خۆی لەو سزا کۆمەڵایەتی ڕزگارکە و بە ناوی دینەوە دەیکا بۆ ئەوەی بتوانێت شکۆکەی خۆی زیاتر بەرزکاتەوە و ئەمە وەکووتم بەرگریکردن نییە لە دین خەڵک ئاین هەر شتێک بیەوێ بەکاری دێنێ بۆ ڕەوایەتیدان بەو شتەی کە دەیکا و ئاین شتێک لە ئێستا جگەل لەوەی کە بەکار دێنرێ بۆ ڕەوایەتیدان بە بەو شتانەی کە کەسەکە دەیکا شتێکی تر نییە لە ڕاستە یعنی کەسەکە شەڕانگێزە بەکاری دێنێ ئاەتێک دێنێ ئینێک دێنێ شەڕانگێزیەکەی خۆی دەکا بەشکۆبوون و ئەوەی کە ئێستا ینی ئەوەی کە ئیش دەکا لە ناو کۆمەلگا لە ڕاستیات تەفسیرەکانی ئەو تێکستانەیە ینی خودی تێکستەکان نین کە تێکستەکە هەڵدەگرێت تەفسیرێک کە ئەوڵ دەگرێت تەفسیرێکی بکەیت و هەڵیش دەگرێت تەفسیرێکی پێچەوانەی ئەوی بکەیت یعنی بۆ نمونە کەسێکی وەکو ئیبن عەرەبی یا جەلالەدینی ڕۆمی یا هەر متەسەویفێکی تر یا کەسێکی وەکو تەنانەت بۆ نمونە ئەحمەدی مفتیزادە یا هەر بە عمومەن ئەوانەی کە بڵێن عالمە کوردانە مفەسیرە کوردانە کاینیان تەفسیر کردوێتەوە وە کوردیانە تەفسیریان کردوێتەوە بنەماکەیان خۆشەویستیە و لەسەر ئەساسی ئەم خۆشەویستی ئەم بنەمایە ئەو تەرکیزی یعنی خۆشەویستی لە ئاەتەکان بۆ خۆشەویستی دەگەڕێ لە حەدیثەکانە بۆەوە دەگەڕێ کە پەیوەندی ئینسانەکان لەسەر ئەساسی خۆشەویستیدا دەمەزرێنێ ئەم کاتە تەفسیرێک دەکا کە تەفسیری ئەو کەسە نییە کە ڕقی دنیا لە دڵیەتی و ڕەبتی بە دینیشەوە نە ڕەبتی بۆ نمونە بە عروبەکەیەوە هەیە و ڕەبتی بەوەیە کە چوزانم ینی کەسێکە لە ناو خۆیان شەڕەنگێزە تۆڵەسێنە ئەم کەسە دێنێت تەفسیری ئەوە دەکات لەسەر ئەساسی ئەم بنەمایی تونندڕەویە حتمما ئیترەمە شتێک دەردەچێت تەفسیر ئەوە خەڵکیشیش بەو تەفسیرە دەکا خۆ کەس لە ڕاستیان ناگەڕێتەوە بۆ قورآن یا بۆ تێکستەکانیان کۆمەڵە خەڵکان تێکستەکان دێنن تەفسیری دەکەن خەڵکەکەش ئەو تەفسیرە وەردەگرێت چونکە ئەو خەڵکە بۆ نمونە کوردەکە عەرەبی نازانێ نەگەر کوردەکە عەرەبی نازانێ عەرەبێکی مەغریبیش ئەو عەرەبیە نازانێ بگەڕێتەوە بۆ تێکستەکە
لبر أو أما لسر تفسيرك وسطاوة تو تفسيرك ده مولانا الرومي تفسيرك ده ابن عربي تفسيرك ده بون مني أحمد مفتي زاده كدليل استاش تقنية بناوي كافر ناتوين بلينكس كافرة وهل يك آياتي خوشي هي حديثي خوي ديانته وأما جاري أصلا يعني لدواي أو كم مذهب دروز ده كصو أو نص على بيد شيء تقريبا إمام الشافعي لدوسي هجرية يا باشا صو 50 سالة كي بيد شيء حتى أصول فقه دادا مزري كلو سردمان خلافة دروز ده بيستي بقانونه أو مذهب وكو قانوني خلافة تنظير ذكري وأصول فقه وقت زانستك دادن ديت وفقه دادن ديت ومعنى كومل ضوابط وروابطك هي ودان راوا ما هي شيء لنا وتكست دين كانانية تكست إن كانانية ويك بشتي بيدا بس وأمانة أمي تودبون من علوم حديث شتك دان راوا كومل الضبط رب دان راوا ككسانك دان ناوا لب أما قرب حديثة بما روش درشو أو راسته أقرب ما درنشو أو هلا يعني ميتودي تحقيق كردن لشتكي راسي أنا كميتودي كباجني ميتودكش وأمانة يعني أمانة أو أنا إيش دكان لراسيا وتكست من بو نقل دكان بو فرمان تفسير كان وأوزانستانن كبو أنزبط وربط كرن دروز بون ودبي أم آية بم ميتودا بروا بم ليقدانوا بروا جاد دبيت فرمان هنا لخويا فرماني ولموضوع زنا أوي لآياتك هي يكساني لسزاكا بياوجن يكسانا يعني هردوكي أنا ودبي هركام يعني بيها دبي سزابت يعني اگر دو کس زینایان کرد با مصطلح شرعیه چوار شاید حاضر بون لو کاتا که اوان زینا دکن و ام چواره چون شاید یان دا للای محکمه یکی شرعی او کاتا و محکمه شرعیه بوی هیا او سزای اجرا کاکا هر لناو قرآن هاتو بلام اما دين دي با إنك دايما با تأويلك بل يقدانيوك دايما أو كاتلو ليك دانوا بون مونا جنك دقريته وبلان بياوك نقريته مثلا كومل قاي اما بياوك درد شو جنك اگر يعني دين بيده بي بياوك شن بامان يعني سزا بدري اي بو بياوك سزا نادي بون بلام للايكي تروا تو ديت ناو مذهبكان فعلا لشوينا كاسير دكي الريان داوة بويكا جنكا هنديكان يعني جنكا بكو جي ناب بچيتا محكمة أو شواشايات وانا هر كابرا بويا يكسر بيكو جي أي أمر حديثك يناوات وحديثك هر رقبة عشقيا يكي كديت بولاي بيغمر بيدالي من أوام كرت يا دله من أودكم كجنكم بيني زناي كردو من ديكوجم بيكوجم على نعم على آخر تولى جاي منا بيديكوجي أويش دله من أجر موضوعك غيره بيلا تو غيره زياتر دكم بلام نايكوجم هو دبيت شوار شاية دبي وبي حكم آية كبروا بريو لبروت ودبي بي حكمي او حكما يشكي كحكمي خوايا إن جا كومال حانا بو اوي لقل عرفك اساسي كانوا هول ددن حديث يقلم لا ولولا بيا كان بو اوي لقل عرفك اساسي كانوا ولا لا يك وكعرف كراوه با يك يقلبنا ما كان يتشيع اما شيتر عرفك يعني لا يك وتود بيني آيات حديثك أو أنا هو بدي بقرا يشتي بدو زيتو لقى عرفك عين بدو كات عرفك حكمي تكستك ذاك لبر وقت كشتكي أو دردش بيق دنيا فلتر وكشتا درواتا فرمانك كذا بيتا فرمانك واقعي شرعي كلا واقع جبك وأوانيك فرمانك إنتاج دكان
بە سەنەدی تێکستەکان ئەمانە دەور دەبینن لەوەی ئەو فەرمانەی کە دەری دەکەن چۆن بێ. هەر بۆیە خلافی بینی مەزاهب دروست دەبێت، بۆیە خلافی بینی کەسانێک دروست دەبێت لەسەر دیاردەیەکی دیاری کراوە، بۆیە 4-5 مەزهەبت هەیە، بۆیە توزانم شیعە و سونەت هەیە، بۆیە یەک دنیا شتت هەیە کە ئەسەن یەک دنیا ئیسلامی جیاوازت هەیە. یعنی ئیسلامەکەی بۆ نمونە ئەحمەد ئیفتیزادە هەرگیز تۆ ناتوانانی بیرکەیتەوە کە ئیسلامەکەی بۆ نمونە سەید قوتبە. سەید قوتب بەموو دنیا تەکفیر دەکات. ئەحمەد ئیفتیزادەش دەڵێ بە پێی ئەم ئایەتانە کەس کافر نییە. ئەو دەڵێ بە پێی ئەم ئایەتانە هەموو کەس کافرە، ئەم دەڵێ بە پێی ئەم ئایەتانە کەس کافر نییە. ئەم حەز دەکات کافر کە، ئەویش حەز دەکات کافر نەکات. ئەم ئایەتی خۆی دێنێتەوە کە خەڵکەکە ساغی دەکاتەوە فعلەن ئایەتەکانیش دێنێت و ئایەتەکان ئەوەی تایە کە ئەو دێڵێ، ئەوی تریژ ئەوەی تایە کە ئەو دێڵێ. لەبەرەوە هەز دەکەم شتەکە ئەوەی کە ئێمە زەرورە ئیشی لەسەرکەین ئەوەیە دەبێ بزانین کاتێ یەکێک ئەمە دەکا عەزابێکی واقعی هەیە ئەم کەسە، عەزابە کەش دراوسێکە و خەڵکەکە و جادەکە و ئێمەین بە چاوی سووک و ڕسوا سەیری دەکەین، نەفسیەن وێرانی دەکەین بەو ئەژدیایە و ناچاری دەکەین بچێمە بکە. و ئەمە مناز دەکەم ئەسلی پاڵنەرە ڕئیسەکە ئەمەیە. هەز دەکەم دەبێ ئێمە دەست بخەینە سەر ئەو شتە فعلیە کە ئەم تاکەوا لێ دەکا، ئەوەی کە ئەم تاکەوا لێ دەکا ئێمەین، کۆمەلگایە، چاوەکانی ئێمەیە، قسەکانی ئێمەیە، ئێمە سووک و ڕسوای دەکەین، ئێمە لەناو خۆیان وێرانی دەکەین، ئێمە سقەمان پێی نییە، ئێمە ئیشی نادەینێ، ئێمە لێ دوور دەکەوین وەکو کەسێکی گوڵ و پیس لە کاتێکام هیچی نەکردووە. ئەی ئەمیش دەکەوێتە ناو عەزابێک و ئەمە دەبێتە عەزابێکی سایکۆلۆجی فعلی لە ناو ئەم کەسە. چۆن خۆی ڕزگارکە؟ هەر کۆمەڵگاکە دایناوە بۆی تۆ بە یەک شت ڕزگارت دەبێ ئەوەی کە خوشکەکەت بکوژیت. اینجا خوشکەکەت کوژ، اینجا ئێمە هەموو حەسارەتەکانە لەسەر هەڵدەگرین، ئێمە تۆ پیاوی. ئەمە فکرەکە ئەمەیە کە لە مێشکی ئەم تاکە ئیش دەکا. ئەمە نییە کە ئەم تاک کەسە چوو بێت بۆ لای مەلا تا بزانێ حکمی خوا چۆنە، ئەسڵەن ئەم بۆی نییە، چونکە ئەمە ئیشی تاک نییە، ئەمە ئیشی محکەمەیە کە ئەگەر شوێنەکەش بڵێن حکمێکی ئیسلامی و شەرعی هەبێ دەبێ محکەمەی شەرعی ئەمە یەکلاکاتەوە، دەبێ شایەت بێ، دەبێ شت بێ، دەبێ ئەمە یەکلا بێتەوە. اینجا ئەوەی کە حکمەکە هەیە لە ناو شەرعا حکمی دەدێ ئەو کەسە. و لەبەرەوە من هەست دەکەم ئێمە کاتێک دێین ئەو مەشغوڵبوونە بەو یاریەوە کە لە بینی یانی یاریەکە دروست دەکرێت کە لە بینی ئەم ئەوانایە ئەم ئەلمانی و ئیسلامی لەسەر ئەم شتانە، لە ڕاستی هەست دەکەم یاریەکی ئایدۆلۆژیە و هیچ کامیان هەوڵ نادا نزیک کەوێتەوە لەو شتەی کە واقعیە وا لەم تاکە دەکا کە ئەو شتە بکە. بۆیە دەڵێم تا ئێستا ئێمە سۆسیۆلۆگێکمان نییە کە بێت ئەم شتانە هەڵداتەوە بزانێ ئەرێ ئەم تاکە بۆ وا دەکات، سایکۆلۆجیستێکمان نییە لە سایکۆلۆژی ئەم تاکە بکۆڵێتەوە. یعنی یەکێک لەو شتانەی کە بیرمە لە نەوەدەکان ناخوێنمەوە، پیاوێکەیە ئەوەی کە شەیدیان کرد، من دەکرێت وای پێ بڵێم چونکە پیاوێکی زۆر کورد بوو، محەممەد سعید ڕەمەزان البوتی. ئەمە کوردێکی عالمێکی دینی کورد بوو، بە فتوایەکی یوسف قەرزاوی شەید کرا. ئەم پیاوە کتێبێکی هەبوو بیرمە لە یەکی کولی خوێندومەتەوە بین الفکری والقەلب. طبعا حکایەتی لاسو خەزاڵی هەر لەوێ داناوە، ینی با کردوێتی بە عەربی و باسی دەکا. ئەم پیاوە کە پیاوێکی ئاینیە حکایەتێکی دروست کردووە لەسەر ئەم مۆزوعی کوشتنە کە برایەک خوشکەکەی دەکوژێ و فعلا نەتیجە حکایەتەکە وایە کە ئەم برایە خوشکەکەی نەکوشتووە، کۆمەلگاکە کوشتوێتی. طبعا ئەو بە شکلێکی حکایەت ئامێز
ئەمەی وتووە کە من ئێستا دێڵم لە کاتێکە ئەو پیاوە عالمێکی دینیە عالمێکی دینی بوو چەند کتێبی هەیە و ینی بەرگری کارێکی گەورەشە لە ئیسلام بەڵام ئەمە بیرکردنەوەیەتی لەبەرەوە شتەکە هەست دەکەم ینی دەبێ بچینە سەر ئەسڵی مەوزوع و ئەوەی ڕوو دەدا لە ناومانە دەبێت دەستی بخەینە سەر ینی ئەوەی کە بەفعلی ئیش دەکا لە ناو تاکەکە بیزانین یعنی ئەو تاکانەی کە بۆ نمونە بەرگری لە ئیسلام دەکەن نازانن قورئانیش بخوێنەوە هیچ شارەزاییەکیان لە ئەلفوبای ئاینە نییە قسە دەڵێ بەس ئەمە تەعەسوبێکە هەیەی بمونە شەڕی غەزە و ئیسرائیل دروست بووە تەعەسوبە ینی ئەگەر بۆ نمونە میسی و هێنیش بن ئەویتریان ڕۆناڵدۆ وانە ئەو دوانەش بە نەرەمان نیندڕوو دەدایەنی ئەو گرنگەوەیە دوانە بن بەرامبەر یەک ئیتر ئەم تەعەسوبی هەیە ئەم تەعەسوبە گرنگ نییە بابەتەکەی چییە گرنگەوەیە کە تۆ دوو تەرەفە بێت تەعەسوبت بەرامبەر ئەوی تریانە بێت تۆش بکەویتە جەنگ لەگەڵ بەرەکەی بەرامبەر تەواوێنی و لەبەرەوە من هەست دەکەم ئەگەر ئێمە لەناو ئەم تەعەسوبە بین تەعەسوبەکە دینی بێ یا بۆ مۆدێرنێتە بێ یا بۆ مۆراڵە مۆدێرنەکە بێ یا بۆ مۆراڵە ئەو مۆراڵە بێ لەناو کۆمەلگایە هەیە ناتوانینەوە دەست بکەینە سەر ئەوەی کە پێویستە دەستی بکەینە سەر دەست خۆش کاگەیفان پرسیارێکم ئەوەیە جێگەڕێگەی کۆمەلگە یان ئەگەر تەماشا دەکەین کۆمەلگا مەسەن ئەوەی دەسەڵاتی هەیە ئەوەی ئیمکاناتی ماڵی هەیە ئەو شتانەی کۆمەلگە زۆر تەسیری نییە بەسەر ئەودا یعنی کەسێکی دەوڵەمەند ئاوا ئەسڵەن گوێشتی ناداتە بەو قسانەی خەڵک یعنی یان ئەوانەی دەسەڵاتێ مەسەن سیوێکی ئاب لە کۆمەلگەی کوردی وەکو دەڵێ شتێکی گەورە بوو بەڵام گوێشتی نەدا و پێشی بەهێز بوو یعنی ئایا ئەو مۆراڵە ئەو حکومی کۆمەلگەیە ئایا تەنیا بەسەر تەبەقەیەکە یعنی موقعی چینایەتیەکەیە بەسەر خەڵکی باڵێ خوارەوەیە بەسەر ئەوانە نییە کە دەسەڵاتی پارەیانێ کە دەسەڵاتی ئەمنی و دەوڵەتی و قانونیان بەدەستەوەی زۆر گوێی پێ نادەن ئەوانە یا ئەسڵەن زۆریش بەسەریاندا ناشتێتەوە ئەوە مەسەن لێکدانەوەی چۆن دەبێت ئایا ئەو حکومە بە تەنیا بەسەر خەڵکانێکە کە لە خوارە باڵێن چینی خوارەوەیە بە دەسەڵات و ینی کە بێ دەسەڵاتی کە یەک خاڵی کەش مەسەن ئێمە بەدیلمان ینی هەموو جارێ ئەو شتان ئێستا زۆریشی کردنەوەیە ینی بەڕای تۆ حەزم لێ بەدیلیش بدەین ینی چی باشە لە کوێوە دەست پێ بکەین چی بکەین باشە والله فقط بيسم تهيديا وقصير كم بون ونيك ولا مسألة دفرين هي للسعودية قال دسي كسر دفرين ما هو يدزي ودواعي كسر كان تبرادة يعني جدواعي عليك زور درجة بس يعني بقول كجناح هنا كده لإيران أجر كسر دسي دفرين ذاك عشان بس ما هو مسألة حرفكية لإيران أجر كسر دسي دفرين التر كاملا عملية بعض إيران ده كده عملية هيش كاري يصنع بعشان هذا تيجي مثلا حكم دينية طبعا بعشان كده الشركة فقازالي ده بالشيء اللي كامل هذا سواء كان يكشف بحتى ريبليس كده أو هيك مسالي يعني دصلاتي دي قبل مسألة الشرعية بين دصلات الكوماوي بريم دصلات هنا كان كلنا دصلات الدستور بين دول كويتو لبروي يعرفوا إجرانك لبروي كزوج جاليرو شرانا عدالتي ده أو هيك ريبليسمنت كده بين ويا كده من مسألة دصلات سياسة دين دول دصلات ليه ده كلام أنا بنتي جوات أجيتها. والله من جات شون نداوكم وجاك هذه ساعة سريعة وششتك نيا وهبت هو ديسان سيستم بيزان. أو إيران وسعودية أو كان مالي كاول دبي كدسي دبرني كان مالي روشن دبي تو أودان دبي أو روانجي هردو شو أنا كي أبو أوشتا يكان ليو سيري دكا كدزي كي كردوا وهو حكمي خوايش كان دوا يكان ليو سيري دكا كحكمي خواي قبول كردوا بوي كرازي ودسي ببرن لو كحكمي خواي قبول كردوا يترام كسكسيكي برزه بس لو كحكمي خوايش كان دوما كسكي نزمه يعني ايرانيا كان لا شكاني حكمك وايني ده كان يعني دو حكمي جوازه ما هيك كان حكمك قبولي دكا هيك كان حكمك ديش كيني
لەبەرەوە ئەوی تریان مامەڵە لەگەڵ ئەوەی ئەولادەکە کۆمەلگاکە ئەمیان لەگەڵ خراپەکە دەکا ئیتر ئەمە بۆچی وایە ئەمە ڕوانگەی جیاوازی میلەتەکانە یعنی ڕوانگەی ئێرانی بۆ ئەم ڕووداوە و مەوزوعەکەی شتێکە ڕوانگەی سعودی کە عەرەبن شتێکی ترە و ئەم مۆزوعی گیانبینی و تەسەوراتە ینی تەسیر دەکاتە لەسەر ئەوەی کە تۆ چۆن شتێک ببینی یا چۆن شتێک تەفسیریکەی لەبەرەوە بۆ نمونە من زۆر جار دەڵێم مەڵێم کێشەی ئێمە لە مەوزوعی دینە ئەوەیە کە ئێمە تەفسیرە کوردیەکانی خۆمان کە بە گیانبینی خۆمان کراون و عالمەکانی خۆمان کردویانن لێیان گەڕاین بۆ ئەوەی کە عەرەبێک بۆمان تەفسیرکە وەکە عەرەبێک لەسەر ئەساسێ دەیکا بەڵام کوردێک لەسەر ئەساسێکی تر دەیکا لەبەرەوە مشکلەکەی ئێمە لە مەوزوعەکە لە دینەکانیە لە تەفسیرە دینیەکایە من عەرەبێک کاتە تەفسیرێکی عەرەبیم بۆ دەکا دەمکا بە عەرەب چونکە تەفسیرەکەی عەرەبیە عەرەبیانە شتەکان دەبینێ ئەمە جیاوازیە کە جا لەوەی ئێران و هینا زۆر بە جوانی دەردەکەوێ و ئەوە بۆ من سەرنجڕاکێش بوو و تۆ لێرە تەواو ئەوە دەبینی بۆچی سعودیە و ئێران ئاوا ینی لێک دژن چونکە ئەوەیان ئەم دیوەی بینێوی تر دیوەکەی تر دەبینی ئەو دیوەکەی تری بینی ئەمە ئەو دەبینێ ینی ترەما لە وەکو دوو قوتبی دینی بەرامبەر یەک دەبنەوە و ئەمەش لەوەیە کە محکومن بە تەبیعەتە قەومەکەی خۆیان ینی فارس بە فارسیەتەکەی خۆی تێکستەکان تەفسیر دەکا و ڕووداوەکان دەبینێ عەرەبێکیش بە عەرەبیەتەکەی خۆی دەبینێ سوپاسان دەکەم کە